وتوێژەکانی ڤێننا بۆ ڕێکەوتنی ناوچی لەگەڵ ئێراندا لە وەتای مانگی سێی ڕابردووە ڕاگیراون بەهۆی ژمارە داواکاری کۆماری ئیسلامی ئێرانەوە کە یەکێکیان لابردنی پاسدارانی شۆڕشی ئیسلامیە لە لیستی تێرۆریستانی بیانی. ئەم ڕێکەوتنە کە لە ساڵی 2015دا مۆرکرا دەرفەتیدا بە ئێران تا سزاکانی لەسەر هەڵبگیرێن لە بەرامبەر سنووردارکردنی بەرنامە ناوچیەکەیدا. هەروەهاش متمانەدان بەوەی ئەو بەرنامە ناوچیەی بەرنمەیەکی ئاشتیانەیە. لە ساڵی 2018دا ئەمریکا تاگلایەنە لەو ڕێکەوتنە کشایەوە و سزای قورسیشی سەپاندەوە بەسەر ئێراندا. تارانیش دەستی بەکشانەوە کرد لە وابەستەیە سەرەکیەکانی لەسەری بوون بە پێی ڕێکەوتنەکە. ئێستاشی لەگەڵدا بێ ڕۆژاوا هاوپەیمانەکانی ڕۆژاواش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەک ئیسرائیل بە گومانێکی زۆرەوە لەو بەرنامە ناوچەی ئێران دەڕوانن و دەڵێن ئێران هەوڵی دروستکردنی چەکی ناوچی دەدا بەهۆی هەروە دێ و کەمبوونەوەی خزمەتگوزاریە بنچینەیەکان و بەرزبوونەوەی بەرچاوی ڕێژەی هەژاری و بێکاری، دروستبوونی گرانیەکی زۆر و کەمبوونەوەیکی زۆرتری پێداویستیە ڕۆژانەیەکانیان لە بازاڕەکانی ئێراندا و هەروەهاش بەهۆی سیاسەتە سەرکوتکاریەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانەوە شەپۆلی ناڕەزایی لەو وڵاتەدا بەردەوامە. پرسیار دێنە ئاراوە. ئایا ئێران دەتوانێت متمانە بداتە کۆمەلگای نێونەتەوەیی بەوەی سیاسەتە ناوچیەکەی ئاشتیانەیە؟ ئایا گەلانی ئێران دەتوانن چی بەرامبەر ڕژێمی کۆماری ئیسلامی بکەن؟ وەڵامی ئەم پرسیارانە و ژمارە پرسی تریش لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدایە و خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. زۆربەی چاودێر و شیکەرەوەش لەو بڕوایەدان کۆماری ئیسلامی ئێران دەستی کردوێتەوە بە یاریە کۆنەکەی خۆی لەگەڵ کاتدا. کات تەنها بۆ بەرژەوەندی خۆی بەکاردێنێت تا بتوانێت ئەو پلانانەی هەیەی جێبەجێیان بکات. کاتێکی کەم ماوە دەرفەتمان لە بەردەمدا بووە بۆ توێشکردن، بەڵام دەڕۆین بەرەو ئاراستەیە کە وابەستەی بە ڕێکەوتنە ناوچیەکە سوودی نابێت بۆ ڕێکەوتنەکە. ئەڵبەت ئەمەش بەهۆی ئەوەی ئێرانم کاتەی بەکارهێناوە بۆ بەرەو پێشبردننی بەرنامە ناوچەکەی و پیتاندنی یۆرانیۆم بە ئاستی بەرز و بەکارهێنانی سەنتەرفیوزی پێشکەوتوش. توانایی زیاتری بەکارهێناوە هەر بۆیە کاتێکی کەمی دەمێنێت. جا ئەم دواخستانە وەک گەورە کاربەدەستانی ئەمریکا جەختی لێ دەکەنەوە دەشێ کاریگەریان هەبێ بەسەر بژاردەکانی لە بەردەم ئەمریکا وڵاتانیشدا هەن، چونکە وەک دەڵێن هەموو بژاردەکان کراون بۆ تاوتوێکردن و هەڵسەنگاندنیش. لەگەڵ تێپەڕبوونی هەر ڕۆژێک و ڕەتکردنەوەی ئێران بۆ بەشداریکردن بە خواستێکی باشەوە، ئەوە کاتەکە زیاتر بەسەر دەچێت و ماوەکەش کورتتر دەبێتەوە. وەک وەزیری دەرەوەی ئیسرائیل باسی کرد، بەڵێ ئێمەش لە ناوخۆماندا تاوتوێی هەموو بژاردەکانی تریش دەکەین بۆ سەر و سەوداکردن لەگەڵ هەموو ئەو کێشانەی ئێران هێناویەتە ئاراوە. هێشتاش بڕوامان وەهایە دیپلۆماتی کاراترین ڕێگەیە بۆ ئەو سەودایە. ڕێگەی دیپلۆماسیش پێویستی بە هەردوو لاهەیە تا بەشدار بن، بەڵام ئێمە ئەو خواستەمان لە ئێرانەوە نەبینێەوە. نیگەرانیەکانی ئەوروپاییەکان و ئەمریکا لە خانەی ئەو مەترسیانەدان کە پەیوەندیان بە ئارامی و ئاسایشی جیهانەوە هەیە، بێگومان ئەگەری بەدەستێنانی چەکی ناوچی لەلایەن ئێرانەوە یەکێکە لەو نیگەرانیە قوڵە هاوبەشەی هەیەە. ئەم دۆسیە هەرتەنها بۆ ئەوروپا نییە کە ئەمریکا و بەریتانیا پێکەوە کار دەکەن بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشەکانی لەسەر ئاشتی و ئاسایشی نێونەتەوەی هەن، بەڵکو نیگەرانی خۆڵیشمان هەن لەسەر بەرەو پێشچوونە ناوچیەکەی ئێران. پێکەوە قسەشمان لەسەر گەیشتن بە وابەستەی هاوبەش کردووە بە ڕێکەوتنە ناوچیەکە و جا بە هەر بارێکدا بێت ئێمە وابەستین بە دڵنیابوون لەوەی هەرگیز ئێران نەبێتە خاوەنی چەکی ناوچی. هەر چۆنێک بێ ئەوەی ئێران دەیکا وەک وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێ هێشتا نەبوونەتە مایی ساردبوونەوەی ئەمریکا لە گرتنەبەری ڕێوشوێنی سیاسیدا بۆ گەیشتن بە ڕێکەوتن. هەوڵەکان بۆ وابەستەیی هاوبەش لە ڕێکەوتنی ناوەکیدا بەردەوام سیاسەتی ئێمە دەبن تا ئەو جێی لە بەرژەوەندی نیشتیمانی ئێمەدایە. ئەمە بە پلەی یەکەم و بە پلەی دووهەمیش. بەڵێ ئەو یاریکردنی ئێران دەیکات بە کات جێی نیگەرانی ئێمەیە و هەروەها هاوبەش و هاوپەیمانەکانمان و جیهانیش نیگەرانیان هەن.
داواکانی ئێران بەر لەوەی کۆبوونەوەکانی ڤێننا ڕابگیریان هەرتەنها پەیوەندیان نییە بە ڕێکەوتنی ناوچیەوە بەڵکو خواستێکی ئێرانە بۆ دەستکەوتی زیاتر جا لە هەر بوارێکدا بێ بەڵام پێناچێت ئەو خواستەی ئێران بێتە دی. ئەگەر ئێران بەردەوام بێت لەو داوایانەی لە دەرەوەی سنووری ڕێکەوتە ناوەکیەکەدان ئەوە ئێمەش بەردەوام ڕەتیان دەکەینەوە و ڕێکەوتنیش ناکرێت بێگومان ئەوەش لای ئێمە شتێکی باش نییە بەڵام ئامادەیەکی تەواویشمان هەیە بۆی تا لەگەڵ ئەو ڕاستیەدا بژین کە ئەوە بژاردەی ئێران خۆیەتی. ئێمە هیچ دوودڵێکیشمان نییە لەوەی ڕێکەوتن بکرێت یانیش نەکرێت ئەم حکوومەتی ئێران هەرجەی مەترسیە. دەوڵەتی جوو کە بە وردی چاودێری جموجۆڵەکانی ئێران دەکا وەک دەڵێ زانیاری پشتڕاستکراوەی لەلایە لەسەر هەوڵەکانی ئێران بۆ بەدەستهێنانی چەکی ناوچی. ئێران لە هەوڵی تەواوکردنی دروستکردن و دانانی 1000 سنترفیوجی جۆری IR-16 پێشکەوتودایە لە دامەزراوە ناوەکیەکەیدا. بەو دامەزراوە نوێنەشەوە لە ژێر زەویدا دروستی کردو نیشانبەشانی ناتانز. پێشتر دەگوترا کە ڕەشنووسی ڕێکەوتنی ناوچی ئامادەیە بۆ مۆرکردن بەڵام هێشتا نەڕێکەوتنەکە مۆرکراوە و نەوادەیەکیش دانراوە بۆ مۆرکردن. لە ئێستادا زیاتر ئەو دەستەواژانەمان بەرگوێ دەکەون کە پەیوەندیان بەکاتەوە هەیە وەک ئەوەی دەگوترێت کات بەبەریەوە نەماوە یان بژاردەی تر لە ئارادان یان دەشێت ڕێکەوتن نەکرێ و هەتا دوایی. ئەگەر ڕێکەوتن نەکرێ چی ڕوودەدا؟ بەم پرسیارەوە دەچمە لای باربارا سلاڤێن سەرۆکی بەشی کاروباری ئێران لە نێوەندی ئەتلانتیک و لە ڕێی سکایپەوە لەگەڵ چاوی واشنگتۆنە. باربارا خاوەنی چەند کتێب و لێکۆڵینەوەی تایبەتیشە لە پەیوەندی بە کاروباری ئێرانەوە ئەمە بێلەوەی پێشتر وەک ڕۆژنامەوانێکی شکاری کردووە بۆ واشنگتن تایمز، USA Today، ئیکۆنۆمیست هەروەها نیویۆرک تایمز. باربارا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم سەبارەت بەو شیانەیە کە دەڵێ لەوانەیە ڕێکەوتن نەکرێ چونکە دۆسیەکان ئاڵۆز بوون و ناشزانرێ خواستی ئێران چییە بۆیە دەمەوێت بزانم ئەگەر ڕێکەوتن نەکرا چی ڕوودەدات. Well, first of all, thank you very much for inviting me. I think it's very bad news if there is no agreement because سەرەتا زۆر سپاس بۆ بانگهێشتەکەت. پێم وایە ئەمە هەواڵێکی زۆر خراپە ئەگەر ڕێکەوتن نەکرێت چونکە ئەوە تا بەرزبوونەوەی ئاسی پیشێوەکان دەبینین لە ناوچەکەدا. دەستپێکردنەوەی کردەی کوشتنەکان دەبینین وەک دەگوترێت ئیسرائیل دایانکات و لە چەند هەفتەی ڕابردوودا 4 ئێرانی کوژراون. ئێرانیش لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان وەڵامی خۆی بداتەوە. لە هەمان کاتیشدا وەک ئاماژەی پێدەکرێت ئێران بەردەوامە لە پیتاندنی یۆرانیۆم. بەپێی دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی ئێران 40 کیلۆ یۆرانیۆمی هەیە و بە ئاسی لە 160 پیتێنراوە. جا ئەمە لە ماوەی چەند هەفتەیەکدا دەشێت بگۆڕدرێت بۆ ئەو مەتریاڵی لە دروستکردنی چەکێکی ناوکیدا بەکاردەهێنرێت. بەڵام هێشتا ئێران چەند بابەتێکی تریشی پێویستە وەک دروستکردنی سیستەمی تەقاندنی ئەو چەکانە و زۆر پێداویستی تریش کە لەوانەیە چەند ساڵێکیان بوێت بۆ تەواوکردنیان. ئەمەش ئەو گرفت و دزەپێکردنەیە کە هەموو لایەک سڵیان لێدەکردەوە. هەروەها ڕێکەوتنەکەی ساڵی 2015ەوە لەسەر ئەو بنچینەیە داڕێژرا بوو کە هێشتا ساڵێکمان ماوە بەر لەوەی ئێران بتوانێت بەو ڕێژەی ئیستا یۆرانیۆم بپیتێنێت. جا بەڕاستی هەواڵێکی خراپە ئەگەر ڕێکەوتن نەکرێت. باشتێکی تریش هەیە بیڵێم ئێران هەموو مانگێک زیانی 5 میلیارد دلاری لێ دەکەوێت هەتا بڕیاری گەڕانەوەی وابەستەی نەدات بە ڕێکەوتنەکەوە ئەوە ڕێگەی پێنادرێت ئەو بڕا نەوتە بفرۆشێت کە خۆی دەوێت و بەو نرخە بەرزەی ئیستا هەیە. ئێران دەتوانێت بڕێکی کەم لە نەوتەکەی بفرۆشێت بەڵام وەک دەزانرێت دەتوانێت زۆر زیاتر بفرۆشێت ئەگەر سزاکانی لەسەر هەڵگیرێن. So Iran is selling some oil, but it could sell a lot more if the sanctions were relieved. باشە لە پەیوەندی بە پیتانی یۆرانیۆمەوە ئەڵبەتە و پرۆسەیەک نییە دوێنەیە پێرێ دەستی پێکرد بێ بە پرۆسەیەکی درێژخایەنە کە ئێرانیەکان ینی هەوڵیان بۆ داوە و کاریان لەسەر کردووە. ئەی کەواتە ئەم ماوەیە ئەم زیاتر لە 1 ساڵەی ئەو دانوستانانی کە لە ڤێننا دەستیان پێکرد چه جۆرە کاریگەریەشی هەبوو بەسەر ڕاگررتنی ئێرانەوە. Well, let's remember how this crisis began. Donald Trump جالێرەدا پێویستە بیرمان بێت ئەم قەیرانە چۆن سەری هەڵدا. دۆناڵد ترامپ لە ساڵی 2010دا لە ڕێکەوتنە ناوکیەکە کشایەوە. لە کاتێکیشدا بوو کە ئێران وابەستەی ڕێکەوتنەکە بوو و پیتاندنی یۆرانیۆمیشی بە ڕێژەی لە 5 زیاتر نەبوو. ترامپ سزایی ئەو پڕی قورسی سەپاند و زیانێکی گەورەیدا لە ئابووری ئێران. جا هەڵەکە لای ئەمریکاوەیە کە لە ڕێکەوتنەکە کشایەوە بەبێ ئەوەی جێگرەوەیەکیشی هەبێت بۆی.
ئێستا بەڕێوەبەرایەتەکەی بایدن دەڵێت دەیەوێت بگەڕێتەوە بۆ ئەو ڕێککەوتنە ئەگەر ئێران بگەڕێتەوە بۆ وابەستەیەکانی. ئیتر وتوێژەکانی ڤێنە دەستیان پێکرد، بەڵام چونکە ئێران بەردەوام بوو لە پیتاندنی یۆرانیۆم، ئەمریکاش هیچ سزایەکی لەسەر هەڵنەگرتووە، هیچ لایەکیان سەر و سەودایان لەگەڵ ئەو دۆسەیانەی نێوانیاندا نەکردووە. دوومان لەمەوبەر هیواکان وەها بوون کە دەگەنە ڕێککەوتن و دەکومنتێکی 27 لاپەڕەیی ئامادە بوو وەک ڕەشنووسی ڕێککەوتنەکە، بەڵام هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا کاریگەری هەبوو. ئێرانش لە هەمان کاردا هەندێک داواکاری نوێی هەبوون پەیوەندیان بە ڕێککەوتنەکەەوە نەبوو، وەک لە دانی پاسدارانی شۆڕشی ئێرانی لە لیستی تیرۆریستانی بیانی. ئەمریکاش دەڵێت ئەگەر ئەو داوایە جێبەجێ بکرێت ئەوە پێویستی ئێرانیش هەندێک شت بکات لە دەرەوەی ڕێککەوتنە ناوچێکە، وەک ئەوەی ئیتر هێرش نەکاتە سەر هاوڵاتیانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەک عێراق و هەرێمی کوردستان بۆ نمونە. جا ئێستا لە بنبەست داین و ئەم بنبەستەش زۆر مەترسیدارە، چونکە دەبێتە مایی بەرزبوونەوەی ئاسیب شێوەکان و زیاتربوونی کوژرانی هاوڵاتیانی ئەمریکایی و ئێرانی و عێراقی بە کوردیشەوە. As well if this crisis continues. باشە من لە 2010ەوە سزای قورس سەپێنراوەتە سەر کۆماری ئیسلامی ئێران، بەڵام هیچ شتێک لە سیاسەتەکانی ئێران نەگۆڕا و سزانە و خۆت دەزانی ینی بە مەبەستیەوە بۆ کە ڕەفتارەکانی ئێران هەر هیچ نەبێت لە ناوچەکەدا بگۆڕێ. باشە ئەگەر سزاکان بەو قورسی خۆیانەوە کاریگەریان نەبێ چ شتێک بکرێت لەگەڵ ئێراندا باشە یەک بۆی بەنامە ناوچەکەی هەر هیچ نەبێت سنووردار بێ، دوو ئەو جۆرە سیاسەتانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیەی ئیتر بەکاریان نێنێ. Well, the international community had a very good idea and it was called the Iran nuclear deal. کۆمەڵگەی نێونەتەوەی بیرۆکەیەکی زۆر باشی هەیە ناوی لێ ناوە ڕێککەوتنی ناوکی دیبلۆماتی، تەنها ڕێگەیە کە هەمیشە کاری خۆی کردووە بۆ پاشەکشەپێکردنی بەرەو پێشچوونە ناوچەکەی ئێران. سەبارەت بە جموجۆڵەکانی ئێرانیش لە ناوچەکەدا هەر بواری دیبلۆماتی دەتوانێت چارەسەری بکات. ئەوە تا دەبینین ئێران وتوێژی هەیە لەگەڵ عەرەبستانی سەعودیە، لەگەڵ عێراق، لەگەڵ مێرنشینەکاندا، ئەوە تا ئاگربەستمان هەیە لە یەمەن و تەنانەت ئەو ئاگربەستە درێژیش کراوەتەوە. و ئەمەش بەڕاستی هەواڵێکی دڵخۆشکەرە، هەر بۆیە پێم وایە پێویستە بواری دیبلۆماتی لە چەندان بەرەوە ئامادەیی هەبێت لە پێناو سنووردارکردنی بەرنامە ناوچێکە و هێنانە ئارای تێگەیشتن بۆ سنووردارکردن و هەروەهاش کۆتایی پێهێنان بە قەیرانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەو ناوچەی جیهان پێویستێکی ئێجگار زۆری هەیە بە ئاسایش و ئاشتی و پەرپێدانی ئابووری، بە تایبەتیش پاش سەروەختی کۆڤید. جا بەداخەوە ئەوەی ئێستا دەیبینین وێرانکردن و تێکدانە لەو خاڵەوەی کە دەبێت دەست پێ بکەین، بەڵام بیرمان نەچێت بابەتی سیاسی ناوخۆیی لە ئێران و ئەمریکاشدا وەها دەکەن کە گەیشتن بە ڕێککەوتن زۆر قرس بێت. And that is what is making an agreement unfortunately very difficult to reach. لەسەر ئەو سیاسەتە ناوخۆیانەی بە تایبەتی لە ئەمریکادا ئاماژە و پێکردن من دەگەڕێمەوە بۆلات. پاش تێپەڕبوونی زیاتر لە 1 ساڵ بەسەر و توێژە ناوچیەکانی ڤێننادا هێشتاش دۆسیەی ناوچی ئێران یەکێکە لە بابەتە گەرموگوڕەکانی ناو هۆڵەکانی کۆنگرێس دیموکراتەکانیش بە چاوێکی پڕ لە گومانەوە دەڕواننە ئێران و خواستی ئێرانیش بۆ ڕێککەوتن. And I appreciate the administration's efforts in attempting to negotiate. سپاسگوزاری هەوڵەکانی بەڕێوەبەرایەتیم بۆ ئەو دان و ئەستاندنانەی دەیکات بە مەبەستی ڕێککەوتنێکی ناوچی بەهێزتر و درێژخایانیش. ئێستا کە لێرە کۆمینەتەوەی ئێران لە هەموو کاتێک زیاتر نزیک بۆتەوە لە دروستکردنی چەکی ناوچی و تەنانەت یۆرانیومیش بە ڕێژەی لە 60 دەپیتێنێت بۆ چەکی ناوچی. ئێرانی ئەم ساڵی 2022 هەڕەشەیەکی زۆر مەترسیدارە و کەمتریش بەرژەوەندی لە دان و ئەستاندنەکاندا هەیە بە بەراورد لەگەڵ ئێرانی ساڵی 2015دا. دیموکراتەکان جەخت دەکەنەوە لەوەی پێویستە هەر ڕێککەوتنێک لەگەڵ ئێراندا بکرێت تەنها سنووردار نەبێت بە بەرنامە ناوچیەکەوە و پێویستیشە پیشەسازیە لەشکریەکانی ئێران لە بەرچاو بگیرێن. ئەو کاتی دانوستانەکانی ئەم بەڕێوەبەرایەتیمان فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئێران لە دامەزراوە ئامریکیەکان دەدەن. هاوکاتی دانوستانەکانی بەڕێوەبەرایەتی ئێران برێوی داوە بە پێشە سازیە لەشکرەکانی و وەک ژەنڕاڵ مەکینزی دەڵێت بەرنامەی موشەکی باڵستیکی بەرەو پێش بردوون. ئەمە ژیانی تاران دەتوانێت هێندە موشک بەکاربێنێت کە ئەمریکا و هاوبەشەکانیشی نتوانن بە تەواوەتی بەرەنگاریان ببنەوە. واتە ئەو موشەکانەی دەگیرێنە هێزەکانمان لە ناوچەکەدا. ئەو موشەکانەی ئاراستەی دەوڵەتی ئیسرائیلی هاوپەیمانمان دەکرێن. ئێرانیەکان خۆیان دەڵێن پێویستە ئیسرائیل لە سەرزەوی بسڕدرێتەوە.
جالای کۆماریەکان مۆرکردنی هەر ڕێکەوتنیەکی ناوچەی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا بە هیچ شێوەیەک ئەو ئامانجانە ناهێنە نەدی کە ئەمریکا یان جیهانی ڕۆژاواش دەیخوازن. ئەمە بژاردەیەکی هەڵەیە. هەمیشە ئەو ڕێکەوتنە ناوکی 2015 شەرمەزاریکی کوشندەیە و ئەوەی ئێستاش بە هەمان شێوەیە. ڕێکەوتنی ناوکی سەر ناکدێت لەوەی بە شێوەیەکی گونجاو ڕژێمی ئێران کۆت بکات و هەروەهاش پارێزگاری ناکات لە بەرژەوەندیە نیشتیمانەکانی ئەمریکاش. ئەمریکا لە ساڵی 2010دا وەکو پێشتر ئاماژەمان پێکرد سزای قورسی سەپاندە سەر ئێران بۆ مەبەستەی تاران ڕەفتارەکانی خۆی بگۆڕێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەڵام وەک ئاماژەی پێدەکرێت هێشتاش ئێران درێژە بەو ڕەفتارانەی خۆی دەدات. بەرنامەناوکیەکەی ئێران تەنها یەکێکە لە ڕەفتارە شەڕانگێزیەکانی ئێران وەکەوەی سەرۆکی ئەم دانیشتە بە تەواوەتی باسی کرد. لە 40 ساڵی ڕابردوودا ڕژێمی ئێرانی هاوڵاتیانی خۆی کوشتووە، هاوڵاتیانی ئەمریکای کوشتووە، خەڵکی بەبارمتە گرتووە تا لە سیاسەتەکانی خۆیدا بەکاریان بهێنێت. لە سەراستی جیهان تیرۆریزمی هەناردە کردووە. ئێران هەڕەشە و مەترسی سەرەکیە بە سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دەسەڵاتدارانی ئێران لە زۆر بۆنەدا لۆمەی ئەمریکا دەکەن بۆ دواخستنی وتوێژەکان و ئەو کۆسپانەیش کە لە بەردەم وتوێژەکاندا هەن. ئێستاش داوای متمانە دەکەن کە بەڕێوەبەرایەتی داهاتووی ئەمریکا وابەستەی ڕێکەوتن بێ ئەگەر مۆرکرا. داوام لە ناوبژیوانێکی نێوانمان کرد تا بەو کاربەدەستانی ئەمریکا بڵێت کە لە میونخ بوون خانم کاملا هەرس و بەڕێز بلینکن بۆچی لە وتوێژەکاندا وێڕای ئەو هەموو کارە قورسەی لە چەند مانگی ڕابردوودا کراون، بەڵام دەڵێن لەسەر هیچ سەودایەکە ڕێک بکەوین ناتوانین متمانە بدەین کە بەڕێوەبەرایەتی داهاتوو پەسەندی دەکات. من بەو وەزیرەم گوت کە ناوبژیوانیمان دەکات تکایە بە خانم کاملا هەرس بڵێ ئەگەر ڕێکخراوێکی سەرهەڵدراو دەست دەگرێت بەسەر کۆشکی سپیدا ئەوە تکایە ئاگدارمان بکەنەوە، تەنانەت ئەگەر ئەوها شتێک ڕوویدا ئەوە دەبێت وابەستەی ڕێکەوتنە نێوەکەکەی نێوانمان بێت بەپێی یاسا و ڕێسانی و دەوڵەتیەکان. بێگومان لە ڕووی یاسایی و سیاسیشەوە پەسەند نییە بەڕێوەبەرایەتی ئێستا بڵێت ناتوانێت متمانە بدات سەبارەت بەوەی بەڕێوەبەرایەتی داهاتوو چی دەکات یان نایکات. باربارە هەروەکو بینیمان و جۆمان لێبوو لە ڤیددیۆکانی کەمێک پێش ئێستادا هەست دەکەم کە نزیکبوونەوەیەکێ لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکان لە هۆڵی کۆنگرێسی ئەمریکادا سەبارەت بەوەی کە ئێران بە ڕێکەوتنی ناوچیەوە یا بێ ڕێکەوتنی ناوچیش هەر مەترسی دەبێت لەسەر جیهان. هاوڕایت؟ بەڵام هێشتا جیاوازی گەورە هەن لەسەر بەهای وتوێژ و لەسەر بەهای ڕێکەوتنی ناوچی. هەندی ئەندامی کۆنگرس هەن زۆر بە ئەرێنی قسە دەکەن لەسەر دانوستانەکانی تایبەت بە دۆسەی ناوکی ئێران. بە دڵنیاییەوە ئەم ڕێکەوتنە هەموو کێشەکان لەگەڵ ئێراندا چارەسەر ناکات، بەڵام با لە بیرمان نەچێتەوە کە کێ بوو لەم ڕێکەوتنە کشایەوە لە کاتێکدا کە ئێران وابەستەش بوو پێوەی. ئەی کێ بوو کە سزای سپان بەسەر ئێراندا لە کاتێکدا تاران وابەستە نەبوو. بۆیە پێویستە سەیری ئاوێنە بکەین کاتێک قسە لەسەر ڕەفتار و ئاژاوەگیڕەکانی ئێران دەکەین. مەبەستم لەوەیە ئەمریکا و ئیسرائیلیش بە هەمان شێوە ڕفتاری نەخوازراویان هەبووە. ئەمریکا قاسم سولەیمانی کوژ سەرکردەی هێزەکانی قودس لە ساڵی 2020دا لە عێراق. هەر لەم چەند هەفتەی ڕابردوودا وەک دەگوترێت ئیسرائیل 4 زانای ئێرانی کوشتووە. هەر بۆیە ئەمە کێشەیەکی یەکلایەنە نییە، بەڵکو قەیرانێکە کە پێویستە ڕێگەیەک بۆ کۆتایی هێنان بەم قەیرانە بدۆزینەوە و باشترین ڕێگەش ڕێگەی دیبلۆماتیە. بەڵام هەتا ئێستا دیبلۆماسی ینی نەیتوانیم ئەوەندە کاریگەر بێ هەر لایە بە ئاڕاستەیە کاڕوە تر نازانم چۆن ینی ئێمە بتوانین پشت بەوە ببستین یا گەشتبین بین بەوەی کە بواری دیبلۆماسی لەگەڵ ئێرانیەکاندا کار دەکات. ئایا دەکرێت متمانە بە ئێمە بکرێت؟ ئەمریکا لە ڕێکەوتنەکە کشاوەتەوە یەکێک لە نیگەرانیەکانی ئێران وە گوێمان لێ بۆ ئەوەیە ئەگەر لە 2024دا سەرۆکێکی کۆماری هەڵبژێردرا ئەوە جارێکی تر لە ڕێکەوتنەکە دەکشێتەوە. جا دۆسی متمانەش دووسەرەیە. ئێمەش وابەستە نەبووین بە بەندەکانی ئەو ڕێکەوتنەی 2015ەوە. لە ڕاستیشدا ئێمە قەرزداری قەرەبووکردنەوەی چەندان ملیارد دۆلاری ئێرانین بەهۆی ئەو زیانانەی لە وڵاتە کەوتووە پاش ئەوەی سزاکانمان سەپاندە سەر. بەڕاستی ئەمە دۆسەیەکی ئالۆزە. حکوومەتی ئێران زۆر شتی کردووە کە ناڕەزاییم هەیە، هیچ لەگەڵی دانین، بەڵام هیچ بژاردەیەکمان نییە بێجگە لە دانوستاندن. بژاردەی لەشکری هیچ شتێک ناکات. ئێرانیەکان زانیاری زۆریان هەیە و ئێمەش ناتوانین بردومانی زانیاریەکانی ناومێشکی ئێرانیەکان بکەین.
باشە ئێرانیەکان ناتوانن ئەو متمانەیە بدەن کە بگوترێ بەرنامە ناوچیەکەی مەبەستێکی ئاشتیانەی هەیە وەکو ئێرانیەکان خۆیان دەڵێن ئەتوانی ئەو متمانەیە بدادیاننا. جا ئەگەر ئێرانیەکان گەڕانەوە بۆ ڕێککەوتنەکەەوە بەستەبوونیش پێوەیی ئەوە دەبێت دەستبەرداری هەموو ئەو یۆرانیۆمە بن کە ڕێژەی لە 60یان لە 20 پیتێنراوە. پێویستە دەست بکاتەوە بە هاوکاریکردنی دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی. ئەگەر ئێران نەگەڕێتەوە بۆ ڕێککەوتنەکە ئەوە هیچ متمانەیەک نامێنێت کە ئێران بەرەو پێشچوونی زیاتر ناکات لە بەرنامە ناوچەکەیدا. هەروەکو ئاماژەم پێکرد ئەوە زۆر مەترسیدار دەبێت. مەترسی دەبێت بۆ ناوچەکە و بۆ هەموو دۆستەکانیشمان لە ناوچەکەدا. بێگومان مەترسیش دەبێت بۆ سەر ئێران خۆشی. یەکێ لە خاڵەکانی تریانی بەڕاستی زۆر گرنگە باسی بکەین. ساڵی 2015 ڕێکەوتن لەگەڵ ئێراندا مۆر کرا. بەڵام لە 2015ەوە با بزانین لەگەڵەوەشدا کە ئێرانی گوت وابەستەیە بە ڕێکەوتنەکەەوە ئێران چی کرد؟ تەماشای یەمەن بکەین، تەماشای سووریا بکەین، تەماشای عێراقی، تەنانەت لە لوبنانیشدا ئەمە بێژگە لەو پەرەسەندانەی کە بە نهێنی لە ژێر زەویدا دەیدا بە بەرنامە ناوچیەکەی خۆی. Iran was in compliance with the nuclear agreement until a year after Donald Trump pulled out, until 2019. ئێران وابەستەی ڕێکەوتنە ناوچیەکە بوو تا 1 ساڵ پاش کشانەوەی دۆناڵد ترامپ لە ڕێکەوتنەکە. ئێران 1 ساڵ چاوەڕوانی ئۆروپیەکان بوو تا بزانێت قەرەبووی ئەو زیانانە دەکەنەوە کە بەهۆی سزاکان لی کەوتبوو. ئێران لەگەڵ ئەمریکادا کاری دەکرد لە عێراقدا بۆ شکستپێهێنانی داعش. لەبیرمان نەچێت عەربستانی سعودیە هێرشی کردە سەر یەمەن پاش ئەوەی کە ئێران هەندێک یارمەتی و کۆمەکی گەیاندە حوسیەکان. لە 7 ساڵی ڕابردوودا سعودیەکان هەزاران کەسیان لە ێمەندا کوشتووە. بەڕاستی ئەو قسانە ڕەت دەکەمەوە کە بگوترێت هەموو لۆمەکە لە ئەستۆی ئێرانە. نا هەمووی لە ئەستۆی ئێران نییە، بەڵکو لەسەر ئەمریکا و عەربستانی سعودیە و لەسەر وڵاتانی تریشە. ئەم یاریکردە لۆمە و لۆمەکاری کێشەکانی ناوچەکە چارەسەر ناکات. ئیتریا دانوستاندن دەکەین یانیش ئەوە تا ڕەوشەکە بەرەو خراپتر دەڕوات. Will not resolve the problems of the region. We either negotiate or the situation will get worse. من لەسەر ئەم پرسە دەگەڕێمەوە بۆلا چکە کێشەی ئێران هەر تەنها ئەمریکا یا کۆمەڵگەی نێونەتەوەیی نییە. ئێران بەردەوامە لە هەوڵەکانی خۆی بۆ بەکارهێنانی نوێترین تەکنەلۆژیا لە پیشەسازیە ناوچەکەیدا وەک دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی باسی دەکات. ئێرانیەکان زۆر نزیکن. جا بە بەم شێوەیە بڵێم بیرۆکەی ئەوەی بتەوێت هێڵەکان ببەزێنیت ئەوە دەبێتە مایی جیاوازیەکی بەرچاو لە ڕەوشەکەدا، چونکە ئەمە ڕوودەدات. زۆر نزیکن، زۆر نزیکن و بەگشتیش دەتوانین هەمووی ببینین و پەرەپێدانی سنترفیوجی نوێ بەردەوامە لە ئێران و ئەمە شیانی ئێرانیەکان دەیانەوێت ئەو تەکنۆلۆژیایان هەبێت کە زیاتر و بەخێراتریش مەتریاڵی پێویستی ناوەکی بەرهەم بێنن. کۆماری ئیسلامی ئێران نەکرد لەگەڵ ئەمریکادا بەڵکو لەگەڵ دامەزراوەکانی نەتەوەیە گرتوەکانیشدا لە کێشە دەیە و زانیاریەکان دەشارێتەوە. لە ماوەی ڕابردوودا دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی هەندێ بەڵگەی دۆزیواتەوە. We have been working with Iran on a number of issues that have not been clarified. لەگەڵ ئێرانیەکاندا لە کارداین لەسەر ژمارەیەک دۆسیە کە هێشتا بۆ ماپشتڕاست نەکراونەتەوە. نیشانی بوونی یۆرانیۆممان دۆزیونەتەوە لە هەندێک شوێندا کە پێویستی نەکردووە یۆرانیۆمی لێبوو بێت. جا ئێمە هەوڵی خۆمان دەدەین و با بە شێوەیەکی سادە بڵێم لە هاوشانە ئێرانیەکانمان دەپرسین کە ئێمە ئەم نیشانانەمان دۆزیونەتەوە ئەی کوا ماتریاڵەکان لەکوێن، چی بۆ چی کراوە کە ئێوە خۆتان هەرگیز باستان نەکردووە. جا لە کێڵگەیەکدا بێدیان لە شوێنی ڕاگررتنی ئۆتۆمبیلەکاندا بێت دەمانوێت بزانین چی ڕوویداوە. هەمیشە ئەوەی ڕوودەدات بۆمان ئاشکرا دەبێت. هەمیشە ئەمریکاش جەخت دەکاتەوە لەوەی دەبێ وابەستەیەکی بێچەند و چوون هەبێ بە بڕیارەکانی دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمیەوە و وەڵامی هەموو پرسیارەکانیشی بدرێنەوە. ئێمە زۆر بەڕوونی و ئاشکرایی بڕوامان بەوەیە نیگەرانەکانی دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی پێویستە بڕەوێنرێتەوە، پێویستشە بە نەرمی چارەسەر بکرێن. ئێمە بڕوا و متمانەیەکی تەواومان بەو دەستگایە هەیە و پشتیوانێکی تەواوی کارەگرنگەکانیشی دەکەین لەناو ئێراندا و هەروەهاش پشتیوانی لە بڕیارەکانی دەستەی کارگەڕیش دەکەین کە پاش ڕاوێژکردن لە نێوان ئەندامەکانیدا دەدرێن. دووبارەی دەکەمەوە بە تەواوەتی لەگەڵەوە داین ئەم دۆسیانە چارەسەر بکرێن. هاوپەیمانەکانی ئەمریکاش سوورن لەسەرەوەی ئێران
هەرگیز ڕازگۆیانە وەڵامی هیچ پرسیارێک ناداتەوە و دەژڵێن بەڵگەکانیش دەیسەلمێنن تاراندا نانێت بەو لێکۆڵینەوانەی لەسەر بەرنامە ناوچیەکەی دەکرێن. ئەوە تا سەلماندنی درۆکانی ئێران بەدەستمەوەن پاش ئەوەی ئێران بەڵگەنامە نهێنەکانی دزی لە دەستگای نەتەوە یەکگرتوەکان بۆ وزەی ئەتۆمی، ئێران ئەو زانیاریانەی بەکارهێناوە تا بزانێت ئەو دەستگایە UN بە هیوای چی بووە تا بیدۆزێتەوە. ئەو جا بابەتی خۆی دروست کردووە و بەڵگەکانیشی شاردوونەتەوە تا خۆی لە لێکۆڵینەوە ناوکیەکان بدزێتەوە. ئێران کوڵی دەکات و لە بری وەڵامدانەوەی دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی گوناهبار دەکا بەوەی کەوتۆتە ژێر فشاری سیاسیەوە. بەداخەوە ئەو راپۆرتەی دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی ڕەوانیە و هاوسەنگیش نییە. ترسی ئەوەیشی دروست کردووە کە بە فشاری سیاسیانەی زایونیستیەکان و ئەوانی تریش راپۆرتەکان لەسەر ئاراستە تەکنیکیەکان وەربچەرخێنن بۆ ئاراستەی سیاسی. وها چاوەڕوان دەکەین ئەو ڕافتارە ڕاست بکرێتەوە. بەربارە ئەوەی کە بینیمان ئێستا پێشکەمێک نیشانمانەدا کە ئێران هەرەوە نییە بڵێ تەنها لە کێشەدا بێ لەگەڵ ئەمریکا یا لەگەڵ وڵاتانی تری جیهاندا ئەوە تا لەگەڵ دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمیشدا لە کێشەدایە ئەو دەستگایە دەڵێ بڵێ ئێران بەرەوە ئەوە دەڕوا کە مەتریاڵە ناوچیەکانی خۆی بباتە ئاستێکی پێشکەوتوتر کە نزیکی دەکاتەوە لە دروستکردنی چەکی ناوچی. ئەی ئەمەیان کێشە نییە بەڕای تۆ؟ Yes, it is a problem for Iran. Let's make clear, though, that بەڵێ کێشەیە بۆ ئێران، بەڵام باڕوون بێت کە ئەو زانیاریانەی دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی دەگەڕێت بە دوایاندا پەیوەندی هەیە بە بەرنمەکەیەوە کە 20 ساڵ لەمەوبەر ئێران هەی بووە. ئەمە ئەو تواناییە بووە وهای کرد ئێران بەرەو دروستکردنی چەکی ناوکی بڕوات. ئاشکراکردنی ئەو بەرنمەیە داگەڕێتەوە بۆ ساڵی 2002 لەلایەن CIA و مۆساد و هەندێک لە ئۆپۆزیسیۆنەکانی ئێرانەوە. ئێستا ئەم دەستگا چاودێریای سەر بە UN دەیەوێت بزانێت ئێران 20 ساڵ لەمەوبەر چی دەکرد، چۆن ئەو یۆرانیۆمە لەو شوێنانەدا دۆزراونەتەوە و تاران هیچ زانیاریەکی نەداوە بە دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی. بەڵێ ئەمە دۆسەیەکی گرنگە، بەڵام جیاوازە لەو هەوڵانەی دەدەین بۆ گەڕانەوەی ئێران بۆ ڕێککەوتنە ناوچیەکەی ساڵی 2015 چونکە ئەم ڕێککەوتنە ئەو هەنگاوەیە کە کۆتوبەند دەخاتە سەر جموجۆڵە ناوچیەکەی ئێستای ئێران و بەڕاستیش ئەمەشیان زۆر گرنگترە لەوەی ئێراندان منێت بەوەی 20 ساڵ لەمەوبەر درۆی کردووە. Than getting Iran to admit that it lied about what it did 20 years ago. باشە ئێران پیتانی یۆرانیۆمی بە ئەستی لە 160 بۆ چییە بەڕای تۆ؟ This is a bargaining tool. ئەمە ئەمرازێکە بۆ سەوداکردن و نیشاندانی باڵادەستیە و نیشاندانی ئەوەیە ئەگەر بێت و ئەم کێشەیە چارەسەر نەکرێت ئەوە ئێران دەڕوات بەرەو ئەوەی چەکی ناوکی دروست بکات. لە بیرمان نەچێت کاتێک ئەمریکا وابەستەی ڕێککەوتنەکە بوو هەروەها بەر لەوەی ئەمریکا سزا بسەپێنێتەوە سەر ئێران ئاستی پیتاندنی یۆرانیۆم بەم شێوەیە نەبوو. ئەمە ڕەوشەکەیە و بەڕاستیش بەدبەختیە. ئەی باشە کاتە لێرەدا پێویستە چی بکرێنی جۆمان لە ڕافائێل گرۆسی بووە ینی لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەیدا ئاماژە بەوە دەکات دەڵێ ئێران بەرەو پێش دەڕوا و نزیک بۆتەوە لە دروستکردنی چەکی ناوچی. پێشتر باس کردوتی سزاکان کاریگەریان ئەوەندە نەبووە بە پێچەوانەوە پەرچەکردار هەبووە لەلایەن ئێرانەوە. ینی ئەمەوێت تێبگەم بزانم چی بکرێ بەرامبەر بە ئێران. Some problems don't have solutions. هەندێکیشە هەن چارەسەریان نییە. دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆم دەگاتە بڕیارێک و تیایدا سەرزەنشتی ئێران دەکات لەسەر ئەوەی هاوکاری نەکردووە بەهۆی دۆزینەوەی ئەو نیشانانەی یۆرانیۆمە کە دەگەڕێتەوە بۆ چەندان ساڵ لەمەوبەر. جا ئەگەر ئێران بەردەوام بێت لەسەر سەرسەختی خۆی ئەوە لەوانەیە ئەم دەستگایە UN دۆسێکە بنێرێتە ئەنجومەنی ئاسایش نەتەوەی گرتوەکان هاوشێوەی ساڵی 2006 و دەستپێکی ئەم قەیرانە و دەستکردن بە هەوڵەکان تا ئێران دانوستاندن بکات. جا ئەگەر ئەم دۆسەیە بنێردێتە بۆ ئەنجومەنی ئاسایش ئەوە ڕێککەوتنە ناوچیەکە دەچێتە خانەی نەبووانەوە. دەکەوینە ڕەوشێکەوە کە دەبێت دەست بکرێتەوە بە پرۆسەیەکی نوێی دانوستاندن بێگومان ئاسانیش نابێت. هێشتا شیوادارم هەرچەندە دەرفەتەکان زۆر کەمن تا ڕێککەوتنە کۆنەکە کارا بکرێتەوە. دانوستاندن لەسەر دۆسیەکانی تر بکرێت لەگەڵ ئێراندا لەوانە پەرەپێدانی ڕێککەوتنە ناوچیەکە و کە دەرفەت بۆ ئێران هەبێت سزای زیاتری لەسەر هەڵبگیرێت. من لای خۆمەوە پلانی تر نابینم، تەنها چارەسەری دیبلۆماتیە و هیچی تر. There is nothing but diplomacy.
ینی کە ئەماژە بە پلان بی دەکەی مەبەستەوەی هیچ بژارەیەش کە لە ئارادا نییە بەرامبەر بە ئێران چێمە زۆر جار جۆمان لێ دەبێ کاربەستانی ئەمریکا ئیسرائیلیا هەندی وڵاتی تریش وەکو ئاگاهیە گەیدەن بە ئێران پێیان دەڵێن بژاردەی تر لەسەر مێزە وە قسەی لەسەر دەکرێت تا و توێژ دەکرێت. No, I think they say that, but they all know that. نا هەمویان وەها دەڵێن بەڵام دەشزانن تەنانەت ئەگەر ئێران و دامەزران ناوکیەکەی بەردومان بکەن ئەوە بەهۆی تێکشکاندنەوەی مەتریالە ناوکیەکان هەزاران کەس دەمرن یان دووچاری نەخۆشی دەبن و ئەمەش لە ڕاستیدا دەچێتە خانەی تاوانی جەنگەوە لەوانەیە ئەمە بۆ ماوەیەکی کورتخایەن پاشەکشە بە ئێران بکات بەڵام سوربوونیشیان زیاتر دەکات بۆ دروستکردنی چەکی ناوکی تا بەڕێنگاری هەر هێرشێکی تر ببنەوە. ئەگەر لە ئایندە داکرای سەرخاکی ئێران کوشتنی زانە ئێرانیەکان تەنها تووڕێی حکوومەتی ئێرانی زیاتر دەکات و پێداگرتیش دەکات تا بەرنامە ناوکیەکەی زیاتر بەرەو پێش ببات جاوەک بەردەوام دەڵێم تەنها شتێک پاشەکشە بە ئێران بکات لەم جم و جۆڵانەی تەنها ئامرازە دوولماتیەکان و هەڵگرتنی سزاکانە من بۆ خۆم بێجگەنەمە هیچ شتێکی تر نابینم بۆ هاتنە دەرەوە لەم قەیرانە. بەربارە بەرەوەی بش بە بەشی کۆتایی بەرنامەکە یەک پرسیار ئەگە بکرێ بە خێرایی وەڵام بدەیتەوە تۆ زۆربەی گلەیەکان لە ئەستۆی ئەمریکایە وڵاتانی تردنی باز لە کوژرانی زانایانی ئێرانی دەکەی ئەمانە وڵاتانی جیهان داوای ئاشتی و سەقامگیری دەکەن ئەکرێ پێم بڵێ کۆماری ئیسلامی ئێران چی کردووە بۆ ئاشتی و بۆ سەقامگیری جیهانی؟ جاشتێکی ئەو توی نەکردووە بە تایبەتیش لە ماوەی ڕابردوودا بەڵام هیچ لایەنێکی ڕۆژهڵاتی ناوەڕاست دەستیان خاوێن نییە لەم بابەتەی ئاشتی و سەقامگیریەدا تەحەدا دەکەم ئەگەر وڵاتێکە بێت لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا بەشداری هەبێتیان هەوی بوو بێت لە ئاشتی و سەقامگیریدا. ئەمریکا لە 2023دا هێرشی کردە سەر عێراق و دەزانین ئەو هێرشە بووە مایەی چی سعودیەکانیش بردومانی یەمەن دەکەن مێرنشینەکان دەستی وەردانی خۆیان دەکەن لە یەمەن لە ئەسیوبیا ئەوە زۆر شوێنی تریش ئیسرائیلەکان هێرش دەکەنە سەر ئێرانیەکان و سووریایی و لوبنانیەکانیش نازانم پێویستە شانازی بە خۆمانەوە نەکەین بۆ هاندان و بەشداریمان لە ئاشتی و سەقامگیریدا بەڵام هاوڕام لەگەڵ تۆدا کە ئێران بەشداری نییە لە ئاشتی و سەقامگیریدا و هیواداریشم ئێران زیاتر سەنگی بخاتە سەر کێشە ناوخۆیەکانی و کەمتر سەنگی بخاتە سەر وڵاتانی دراوسێ و پێشم وایە ئەوە باشتر دەبێت بۆ ئێران و بۆ هەموو لایەکی تریش. لەسەر ڕەوشی ناوخۆیی ئێران دێمەوە بۆلات کۆماری ئیسلامی ئێران بەردەوام لە پێشەنگی ئەو ڕیزبەندیانەدایە کە ڕێکخراوە نێونەتەوەیەکان دادەنێن بۆ ئەو وڵاتانەی پێشێلی مافی مرۆڤ دەکەن و ئازادیەکان زەوت دەکەن. هەر بۆیەشە بەردەوام ئێران بە وڵاتێکی جێ نیگەرانی تایبەت دەستنیشان کراوە هەمیشە پێشوازی لەو دەرفەتانە دەکەین بۆ هەنگاونان لەگەڵ حکوومەتەکانی وڵاتانی جیهاندا بۆ پەرەپێدانی ڕەوشی ئاینی کۆمەڵگەکان و هەروەهاش پەرەپێدانی مافەکانی مرۆڤ بەگشتی بەردەوام دەبین لە هەوڵەکانمان بۆ پشتیوانی لە کۆمەڵگە سیڤیلیەکان تا قسەی خۆیان بکەن تا کار لەگەڵ کۆمەڵگەی نێونەتەوەیەکاندا بکەن سەبارەت بە ڕەوشی ئێران پێشەلکردنی مافەکانی مرۆڤ هەمیشە بەرەنجامی خراپی دەبێت ئێمەش هەموو میکانیزمە دیبلۆماتیەکانی لەبەردەستمان بەکاردەهێنین بۆ چارەسەرکردنی ئەو نیگەرانیە قوڵانەی هەن لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ. زۆرێک لە چاودێر بەگومانن لەوەی ناوهێنانی ئێران و وڵاتانی تریش لەو راپۆرتانەدا هیچ شتێک لە ڕەوشی ڕاستەقینەی ئەو وڵاتانە بگۆڕێ یانیش بەرەنجامێکی خراپی هەبێ بۆ ئەو وڵاتانە وەک دەڵێن ئەوەی ئێران بەرامبەر گەلانی ئێران دەیکا زۆر ترسناکترە لە مەترسیەکانی بەرنامە ناوچیەکە. جا من قسەم لەسەر ئەوەیە ئەو هەنگاوانەی ئێمە دەیگرینە بەر کاریگەریان هەن و پێویستە بەردەوام بین پێویستە بەردەوام بین لە پشتیوانی گەلی ئێران بەردەوام بین لە بەکارهێنانی هەموو ئەو ئەمرازانەی لە بەردەستدان لە کۆتاییدا باری گرانی ئەو بەرپرسیارەتێ دەکەوێتە ئەستۆی ئەوانەی کەمایەنەتەوەیە ئاینیەکان بە ئامانج دەگرن یانیش ئەوانەی سیاسەتی جیاوازیکردن بەکاردەهێنن ئێمە هەرچ شتێکی لە دەسەڵاتماندا بێت دەیکەین. ئەمریکا وەک گەورە کاربەدەستان دەڵێن هەوڵیداوە بۆ ڕێگەگرتن لە جم و جۆڵە مەترسیدارەکانی ئێران بەڵام زیاتر سەرقاڵی بەرنامە ناوچەکەی تاران بووە.
been working intensely with allies and partners. لە کاتێکدا زۆر بەچڕی لەگەڵ هاوپەیمانان و هاوبەشەکانماندا کار دەکەین بۆ بەرلێگرتن و بەرەنگاربوونەوەی جم و جوڵە مەترسیدارەکانی ئێران، بەڵام پسەنگیەکەمان هەر ئەوە نەبووە، بەڵکو بەڕێوەبەرایەتیمان زۆربەی کاتەکانی لە ساڵی پاردا تەرخان کردبوو بۆ سنووردارکردنێکی قورسی بەرنامە ناوکیەکەی ئێران. یەکێک لەوانە دانانی سیستەمێکی بێپێشینەی چاودێریکردنێکی نێونەتەوەیی بوو. هەر شەپۆلێکی ناڕزایی یان هەر خۆپیشاندانێک لە ئێراندا ڕوویاندا بێ وەک بارێکی باو دەسەڵاتدارانی ئێران دەڵێن دەستی دەرەکی لە پشتە لە کاتێکدا خەڵک لە ئێران داوای نان و ئازادی دەکەن. ئەمڕۆ گەورەترین هیوای دوژمن لێدانی وڵاتەکەمانە و پشتیشی بە خۆپیشاندانەکان بەستووە بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران و هیوایان وهایە خەڵک دژی کۆماری ئیسلامی بوەستنەوە لە ڕێی بەکارهێنانی میتۆدی سایکۆلۆژی و لە ڕێی ئینتەرنێت و پارە و بەکارهێنانی بەکرێگیراوەکانەوە. باربارە لە کۆتایی بەشی پێشووی بەرنامەکەدا ئاماژە بۆ کرد پێویستە ئێران کار لەسەر سیاسەتی ناوخۆیی خۆی بکات. چی بکات بەڕای تۆ؟ Well, obviously I would like Iran to get back into the لە ڕاستیدا هیوادارم ئێران بگەڕێتەوە بۆ وابەستەبوون بە ڕێکەوتنە ناوچیەکەی تا سزاکان لەسەری لا بدرێن و داهاتی دەست بکەوێت و ئەو داهاتە بۆ یارمەتیدانی خەڵقی ئێران بەکاربهێنێت وەک لەوەی بۆ ملیشیەکان و بۆ دەستیوەردان لە کاروباری وڵاتانی تر بەکاربێنێت. ئارەزوو دەکەم کەمبوونەوەی گرانی ببینم ڕێژەی بێکاری کەم بێتەوە بە تایبەتیش بۆ ژنان و لاوان ئەوە دەبێتە هەواڵێکی دڵخۆشکەر. ئارەزوو دەکەم سیستەمی سیاسی ئێران ببینم کە سنگ فراوانتر بێت و لە بەرامبەر ڕوانینی نارەکانیدا و لایەنە جیاوازەکان ناچار نەبن بڕژێنە سەر شەقامەکان تا دڵنیان ببیسترێت. دواترین هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێران گەڵتەجاری بوو. کاندیدێکی ئۆپۆزیسیۆنی تیادا نەبوو، تەنانەت کەسێکی وەهاشی تێدا نەبوو کە بە ئاستەم جیاواز بێت. ئەمانە ئەو شتانن زۆر کەس دەخوازن ببینن بەوانەشەوە کە لە ناو ئێراندان نازانم بڵێن بەداخەوە یان خۆشبەختانە من دەسەڵاتدار نیم لەوێ، بەڵام ئەمانە کەوتونەتە سەرخەڵقی ئێران و ئەگەر ئێمە فشاری ئابووریمان لا بدەین لەسەریان ئەوە دەکەونە ڕەوشێکی باشترەوە بۆ سەر و سەوداکردن لەگەڵ کێشەکانی خۆیاندا. بەڵام باربارە نازانم ئاگادار بیان نا ڕایەک هەیە یعنی من لە ناو ئێراندا نەک لە دەرەوەی ئێرانیش ڕایەک هەیە دەڵێ ئەگەر بێت و ئەم ڕژەمەی کۆماری ئیسلامی ئێران هەر چاکسازیەک بکە ئەو چاکسازیە دەبێتە مەترسی بۆ سەر ئایندەی ڕژێمەکە و بۆ سەر تەمەنی ڕژێمەکە. ئیتر بۆچی چاوەڕوانی ئەوە بین کە کۆماری ئیسلامی ئێران یا ئەم ڕژێمەی ئێستای بڕوا بەرە ئەو چاکسازیانی کە باسە کردن؟ Well, look, the regime wants to stay in power. جاسیر کە ڕژێمی ئێران دەیەوێت لە دەسەڵاتدا بمێنێتەوە و ناشتوانێت بۆ هەتایی لە ڕێی درندایەتیەوە لە دەسەڵاتدا بمێنێتەوە و پێویست دەبێت لەسەر ڕژێم هەر هیچ نەبێت هەندێک لە خواست و داواکانی خەڵق جێبەجێ بکات. جا بە چ شێوەیەک ئەمە دەکات؟ لەوانەیە بۆ من نەبێت باسی بکەم، بەڵام هەموو کەسێک دەزانێت ئەم ڕژێمە شکستی هێناوە لە وەدیهێنانی ئەو خەونانەی لە 40 ساڵ لەمەوە بەرەوە هەن. ئێران وڵاتێکی دیموکراتی نییە، گەشەکردنی ئابووری تێدا نییە. ڕاستە لەوانەیە هەندێک برەوی هەبوو بێت لە زانستە، بەڵام ئەوە تا خەڵقە خوێندەوارەکەی وڵاتەکە بەجێ دەهێڵن. هەر بۆیە دەبینین وێنە و یادیمەنێکی باشت نییە. ئەمریکاش لەمەدا ڕۆڵێکی ئەو تۆی نەبینیوە بەکشانەوە لە ڕێکەوتە ناوچیەکە و سەپاندنی سزا قورسەکان. ئەو خەڵقەی لە ئاستی مامناوەندیدان لە ئێران بنکۆڵمان کردن، واتە ئەو توێژەی کە دەشێت گۆڕانکاری سیاسی و کۆمەڵایەتیش بێنێتە ئاراوە لە ئێراندا. جابۆیە ناکرێت بڵین هەموو سیاسەتەکانی ئێمەش تەواو و گونجاون. So again, we must not pat ourselves on the over our policies either. باشە گۆڕانی سیاسی پێ وایە ئەم شەپۆلی ناڕزایی کە ئێستا هەیە لە ئێراندا ئەمە وابکە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران ناچار بکە بە گۆڕانکاری یان ڕژێمەکە بگۆڕێ بۆ نمونە؟ خەڵق زۆر دەمێکە لە چاوەڕوانی گۆڕینی ڕژێمی ئێراندان، بەڵام پێی ناچێت ڕوو بدات. سیر کە ئایەتوڵڵا خەمەنەئی تەمەنی 82 ساڵە و هەتایە لە ژیاندا نابێت، گۆڕانکاریش دێتە ئاراوە، بەڵام هیچ کەسێکمان لە دەرەوە ناتوانین بڵین کەی ئەو گۆڕانکاریە ڕوو دەدات. باربارە سپاس و پێزانینم بۆ بەشداری لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم.
ئەلبەتە ئازیزان سوپاس و پێزانینم بۆ ئێوەی خۆشەویستیش کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەها هی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان.